سێ پاسکیل سوار ئەو بە دوانیان پاسکیل سوار بوون یەکێکیان بەسکێت لە سنەی ڕۆژهەڵاتی کوردستانەوە ڕێگەیان گرتووەتە بەر هەتاکو گەیشتونە تا سلێمانی لە باشووری کوردستان بۆ ئەوەی کە بەم وەرزشە و بەم کاری خۆیان پەیامێک بگەێنن جا بۆ ئەوەی کە بزانین ئەم ئازیزانە ویستویانە چ پەیامێک بگەێنن خۆیان چۆن باسی گەشتەکەمان بۆ ئەکەن و چەندێکیان پێچووە هەتاکو گەیشتنە ئێرە و هەروەها لانێ هەندێک کەسیش پێی خۆش بێت کە گەشتێکی پاسکیل سواری بکات سەرکۆ هەروانە بێ بۆ نمونە لە ناو شارە یان لە شوێنێک وەکو پارکێکە پاسکیل لێ بخڕێت بەڵکو بۆ نمونە بەرەو شارەکانی تر بڕۆ با بزانین کە ئەمان بۆ گەشتێکی لەم جۆرە پێویستیان بە چی بووە چیان لەگەڵ خۆیان هێناوە بۆی کە ڕێنمایش بێ بۆ ئەو کەسانە بۆی کە لەسەر ئەم بابەتە زیاتر زانیاری وەرگین ئەشنە لە میوانە ئازیزەکانمان کە ئەمڕۆ لە ستودیۆ لە لای ئێمە ئامادەن هەرێک لە بەڕێزان بەڕێز مازیار میرزایی کە بەڕێزیان وەرزشوانن و بە سکێت هاتوون بۆ ئێرە هەروەها هەرێک لە بەڕێزان محەممەدی میرزایی و کاک سەیوان گەنجی کە ئەمان بە پاسکیل هاتوون زۆر زۆر بەخێر بێن زۆر بەخێر بێن بۆ شاری سلێمانی دەستان خۆش بێت کە بە پاسکیلی شاتون وەک لە پێشتری شاگەر بینەر ببن باسی گرنگی و تایبەتمەندی پاسکیلمانە کرد سەفەرێکی خۆشتان هەبوو جاخۆتان باسی سەفەرەکەمان بۆکەن بەڵام بە هەر یەکەم جابن لە لای کاک مازیار خۆت گەشتەکەمان پێ بڵێ لە کێکۆ دەستان کرد بە گەشتکردن چەند ڕۆژتان پێچوو سەفەرەکەمان جوما ئێمە کەوتوێنە ڕێ لە سنەوە ڕۆژهەڵاتەوە یەک ڕۆژمان پێچوو تا گەیشتینە مەریوان 12 ساعتمان پێچوو و 110 کیلومتر تقریبا پێمایش مەسیرمان بوو مەسافەتمان بوو و شەوێ ماینەوە لە مەریوانە کە بەیانی کەفینە ڕێە بەیانی کێشەی ئاوهەوامان بوو بارەندگیمان بوو و نەمانتوانی یەک دوو ڕۆژ کەفتە دووە بەرنامەکەمان و لە مەریوانەوە کەوتینە ڕێ بۆ مەرزی باشماغ و پێنجوێن و بەسەم سڵێمانی هاتین شەوی دێرگەینە عربەت مەجبور بووین بمینینەوە لە عربەت بعد بەیانی کەوتینە ڕێ هاتوین بۆ سلێمانی شەروە 120 کیلومتر لە مەریوانەوە تا سلێمانیش پەیمایشمان بوو کاک محەممەد بێگومان ئەنجامدانی گەشتێکی ئاوا ئەتانوێت لەگەڵ گەشتەکەتانە پەیامێک بن ئێوە پەیامێکی ژینگەییتان هەبووە لەوەی بەڵێ هەروایە بزانی چۆن بۆم پەیامەیەوە پەیامی ژینگەی پەیامی سازمانی جیهانی کە ئیمساڵ شعاری ئەوەیە کە استفادە لە پلاسیک متوقف بێ لە کۆلا ئەم جامعە ئەم جیهانە ها لە حاڵی تەغیرە ئەوەز دەبێ ناتانی بەر تەغیر بگیری خۆ پلاسیک شتێکی زۆر خراپ ناتانێ بێ وەڵێ ئەتانین دروست مدیریەتێکین کە دروستتر و باشتر لێ استفادەکەن ئێمە شعارمانەوەسە کە بتوانین کاتی میوەیەکە کڕین نایلۆنێکی هەیە دوایەوە نایلۆنەکە تووڕ نەدێ لە توای نایلۆنەکە استفادەی لێگەین بۆ جێ ئەشغاڵ یان نا بازم ئەڕووینەوە بۆ خیابان شتێک کڕین هەر لەو نایلۆن خۆمان استفادەکەینەوە دووبارە استفادەی چەند بالی چەند جالی استفادەکەین نە هەر یەک جار استفادە لێگەین تووڕی بێ چۆن ئایسە لە تواوی جیهانە جیهان نە هەر کوردەواری خۆمان بیژین یا ئێران یا عێراق ئەکسەر کانیەکان چاوکەکان میکروبی پلاسیکیان هەیە چۆن پلاسیک نایلۆن شتێکە کە دێر تەجزیە بێ وەختێکیش تەزیاوێ ئەو میکروبە واردی سەرچاوکەکانی زەویە بێ ئاوەلی بن زەویە بێ ئەسڵەن کاک محەممەد لە دنکە بەفرەکان کە لە قوتبەکان جەمسەرەکان نەباریوە بینییانە دنکەی پلاستیک بووە چ بکات بەکانەوە ئایسە شاخەوانمان هەیە وەختی ئەڕۆن بۆ ئەوێرست بەرسینی قوڵی جیهانە سەحنادی کەوینی زۆر ناخۆشە سەختە جەمەبوونەوە وەسایلە لە لێنە کۆیکەیتەوە وەلی سەختتر لە وەسەکە و تەساویرە ئەوینیت بۆ ئایندە بۆ نەسڵ ئایندەمە بتوانی مدیریەتیکە من هەر لە خۆمە شڕاییکە پێویست ناکە من شتێکە جناب و ئەشغاڵێکە تووڕیە بباشە ڕێزم هەیە بۆتە تو ڕێدەیسە لە ماشین یا لە ناو شەقاما من ئەشغاڵی جناب و جەمەکەم و کۆکەم هەروەی کە خۆم ئەشغاڵ تووڕندەم ئەم تووڕینەدا و تووڕینەدا شار و وڵات و کشوەری پاکە بێتەوە ئەمووی پاکە بێت بەڵام ئەوەی ئێوە کە ئەو ڕێگێتان بڕیوە بە پاسکی ژینگە چۆن ژینگەتان بینی مەترسی لەسەر بێ خۆڵ و خاشاکی زۆرتان بینی لەسەر شەقامەکان لە ڕۆژهەڵات و هاتوونەتە باشوور جیاوازی چیتان بینی ئایا بە پێویست هۆشیاری ئەومان هەیە کە ئێمە
ئەو زەرفەی بەکارێنی فڕینین یاخود ئەو دەبەی ئاوی پێخۆینەوە لەو تونبێلەکەمان نەیخێنە دەرەوە یاخود سەر شەقامەکان زۆر جار کە بەلای ڕێن لە شوێنێک ئەو کردویانە بە شاخێک ئەمە نیان هەڵاوەتەوە یاخود زۆر جارەمەی بەنەی سووتێنن دەویا کە ئەمە نازان چەندە زیانی هەیە ئێوە چیتان بینی ڕێگاکە باشە یاخود مەترسی لەسەرە وەڵام مەترسی لەسەرەیە کوتم ئەبێ ئەوە لە خۆمەوە شڕۆکەین نابێ معتەلی حکوومەت بین یا معتەلی نیروگەری تایبەتی بین کە لەسەر ئەو کارە دانراوە هەرەوە کە من دەڕۆم بۆ سەفەر وەختی بوتری ئاو ئەکڕێم ئاوەکەی بۆم فرە زۆر جوان و گرینگە استفادەی لێکە لەو گرینگتر ئەوەسە کە بوتریەکەیش تووڕ نەدەم ئەوەی کە کارم پێ نامێنێت و تووڕی بەمە سەر شەقام و بە منی چی شارەوانی تێ خاوێنیەک هاتەوە بە من چی نابێ ئێمە ئینسانگەل هەمومان وەک زەنجیر تێکەڵاوی یەک دانێ بقرتێ باقیەکەیشی دەقرتێ ئەشی بەیەکەوە بین هاوکاریمان بێ لەسەرەوە سەرەوە تا خوارەوە خوار باشە ئەوە بۆمان مهمە دەستان خۆش بە کاک سەیوان ئەم پەیامە جوانە بە درێژایی ئەو ڕێگایە کە هاتن ئەو شوێنانەی کە بەر خەڵکەوتن چۆن پەیامەکەتان پێگەیاندن وڵا پەیامەکە کە ئێمە توانیمان کە بە سوورەتێکی ئەکسەری مردمیش کە ئێستەقباڵیانەوە پێشیان سیر بوو کە ئێمە لەو مەسیرە هاتین چۆن ئەو گشتم مەسیرە هاتین و چه پەیامێکمان بوو بۆیان سیر بوو و پێشیان خۆش بوو کە ئێمە هاتوین کە بۆ ئەو مەسیرەکە بیشتر بە خاطر محیتە زیست و ژینگە پاراستن بوو مەدە نەزەریشمان کە بگەین پێیان کە واقعان هۆشتان بە ژینگە بێت و ئێمەش بە خاطر گرنگایەتی ئەم مەسەلە بووە کە هاتین بەرەو مەسیرە مثلا شارەکان کاچون کۆمەڵک جێگەی تایبەت بوو بچن بەڵێ کە مەسان مردم بوو کە خۆشبەختانە کە پێیان شانازی بوو کە ئێمە هاتوین بۆیان سیر بوو کە بە ئسکەیتەوە کە ئەوەڵین جار بووە کە لە سنەوە بەرەو مەسیرە هاتوون پێیان جوان بوو واقعیەتی کە لەو نەزەرە و ئێمەش تواو دەغدەغەمان ئەمە بووە کە واقعیەتی کە بتوانین ئەم پەیامانە بگەینین پێیان کە ژینگە واقعین لە هەلە خەتەر و معرەزی خەتەرە کە حفزیکەن کە هۆشتان پێوێت پارێزگایی لێ بکەن لەو نەزەرە کە بەخاترەوە بووە کە بیشترین هەدەف و ئامانجبان هەرەوە بووە زۆر باشە کاک مازیار ئەمیان تۆزێ جیاوازتر تۆ پاسکی لە پێ نەبوو باش بەس کێت هاتووی لەگەڵیانە پێمان بڵێ لەکوێ زۆر گرفتێ هەبووە و نەتوانیوە لەگەڵ ئەمانە بڕۆی یان ئەمان پێشی کەوتون و بەجیان هێشتووی چۆن بوو لەگەڵ یا گەشتەکەت من شتێکم پێ فرەخۆش بوو بە ئەسکەی دواتوم ئەوڵ جارە کەسێک لە ئێرانەوە هەڵدەسێ سەفەری برون مەرزیەوە بە ئەسکەیتەوە من لە فەرازەکانە پێم خۆش بوو دەستم بە فەرمانەوە نەبوو و ئەمتانی هەواسی خۆم پەرکم سەرمەگر ناو گوشی و پام لێدا لە فەرازەکانە زۆر چاک بوو لە دووچار پایسیکەڵەکان زۆر خاستر بوو بەرژووکایەکانە هاتم کێشەی بەجار کێشەی بەرە خوارکایم بوو شیبی تند بوو کەویشە بەعزە وەخت لە پاسکیلەکان ئەستفادەم نەکرد و هەڵیان مەدا بۆ سرعاتێک کەمترەوە بێتەوە کاتە لە هەورازەکانە بۆ تۆ باش بوو لە نشێوەکانە لە شیبەکانی باش بوو زۆر خۆش بوو وەلێ شیبگە لێ زۆر تون دەستمەگر بە پایسیڵە تۆزێ خەتەر بوو ئێمە ئەڕواینە پێشەوە بازی جار دەستی یەگر بە بایسکل کامیان زۆر یارمەتیایی کامیان زۆریان کامیان زۆر یارمەتیایی لە پاسکیلەکان پاسکیلەکان کاک محەممەد لەگەڵ کاک محەممەد هاوڕێشن ئێمە گەرگمان نەبوو ماشین بینین بە ئەسکۆرتمان سوختی فوسیلی نەمان گەرگ بوو ئستفادەکەن وە گەرگمان بوو کولی کارەکە وەرزشی بێ نە مواتۆر بێ نە سیارە بێ پایسیکەڵەکان بوون بە سکۆرتی ئسکەیتەکە ئاوا بوو لە ئەوڵە بەرنامە بەم جۆرە بوو سکێتەکان هیلاکیان نەکردیت زۆر زۆر ئستخانەلی پامی بۆ چەنە بارودۆخی قاچ چی بوو لە دوای گەشتەکە ئۆستخانەکان کولەن وەرەمی کردو دقیقا شەقامەکانی لەوانی لەبار نەبێ بۆ سکێتانە چاڵ و چاڵێکی زۆری تیابێ بە جۆرێ بوو کە لە ئاخرە و پێڵاوەکانم دەراور ئێشی دەکرد پام نەمەتاین پێڵاوەکانیش دەربێنم لەو هەدێ پام مەوداکەش زۆر بۆ هیەوەش بووە لەلانی لە نوێ ڕێگاشتێتی بۆ منیش پاسکیلەکەم لێنە ئەم زۆر سەخت گوزەریە دروستە من باسکڵەکانە وەزنی لەسەر بوو ئەمانە هەورازەکان زۆر سەختە هاتینەبان ولی لە کۆلا بۆ ئەم زۆر سەخت بوو چۆن لە تۆواوی مەسی لەسەر لاقیا بوو ئەمە بازی جار لەسەر دوو چرخەوە دانیشین بازێ جار پامان لەسەر ڕکاوەکە بوو هەڵەساین تۆزێ ڕاحەتر بوو ئێمە زۆر سەخت ئەم سەخت بوو ئەم خەتەرناک باشە بۆ گەشتێکی لەم جۆرە کاک محەممەد ئەبێت چی لەگەڵ خۆتانە بهێنن ئێوە ئێستا چەند ڕۆژتان پێچووە ئەم ڕێگەتان کە بڕێوە چی پێویستەکە لەگەڵ خۆتان بهێنن
بەل لە هەر شتێک ئەبێت شتێلی زۆر گرنگ بێنی وەزن زۆر حەسابە هەرچی وەزن زیاتر بێت سەخترە قەتەعاتی دووچەرخە وەک تی و لاستیک ئێمە پێڵی نازانم لەلایەن زەنجیر قەتەعاتی زۆر گرنگایەتی دووچەرخە ئەشێ پێت بێت جیا لەوە ئەبزاری کار ئاچەر و ئام شتانەکە دووچەرخەکەت دروستکەیتەوە ئەمە دووچەرخەکەمان پەنچەر بوو لە ڕێگە پەنچەر نازانمەوە چی نزیکەوە مەریوان پەنچەر بوویتە تیومان بوو زۆر ئاوازمان کرد و ڕاحەت دوایەوە تای زیایتان چۆن لەگەڵ خۆتان هێناوە چۆن ئەمە پەنچەریەکەی ئەگوەرەگرن لە ناو خۆرجینەکانە جێمان وەسیلەمان پێ کول تەکتەکی قەتەعاتەکانیان دوایەوەیشە خواردەمەنیە شتێکی سووک و پڕئێنێژی لەگەڵ تا ئەشێ بێت ئەوان لباس بەستە بە فەسڵەکان ئیسە هاوین بێزستان بێ پاییز بێ خۆ جلۆبەرگێکیشی مناسبەشەی لەگەڵ تا بێت دەرکول نابێ فرە زۆر سەنگین بێت و زۆر فرە بێت گەشتێکی سوک و ساڵ بەڵام بەسیگی بە مەسیرەکەی هەیە ئیسا ئێمە فەرزکەین لە ئێرانە هەڵسین بڕین بۆ تورکیا و لە عێراق بڕین بۆ تەبعاً دەبێ وەسایلی زۆرتر بێت وەلی ئەس چۆن مەسیرەکەمان تۆزی کۆتاتر بوو وەسایلەکەمان کەمتر کرد زۆر باشە ئەوەشەی بینین لەسەر شاشە ئەو وێنانە کێوە هاتوونەتە شاری سلێمانی لەلایەن زۆر بەڕێز کاکاروانەوە کە بەڕێوەبەری وەرزشی سلێمانیە پێشوازیتان لێکراوە کاک سەیوان پێم خۆشە تۆ ئەو پێشوازیکردنە بۆ ئێوە تا چەند دڵخۆشکەر بوو بۆ ئەوەی کە بتوانن ئێوە هاتوونەتە شاری سلێمانی و لە ڕێی بەڕێوەبەری وەرزشەوە پێشوازیتان لێکراوە وڵات تەبعاتەن کە ئێمە پێمان زۆر خۆشحاڵ بوو کە هەمچین شتێکم پێمان کە ئێستەقبال کریا و پێشوازی کردیا لەلایەن وەزاری تەندروستی شاری سلێمانی کە چەنە گرینگە لەلایەنەوە کە هەمچین کاریک کە ئێمە ئەتوانین بازم کە ئەم کارە پەرەی پێبین کە لەو نەزەرە لە بەحسە تەندروستیە بەڕاستی جوان بوو کارێک زۆر تایبەت بوو لەلایەنەوەی کە ئەسکۆرت کردیان کە کارگەلێکی جوان کریا لەو نەزەرە باشە بەتەما هەم کاک مازیار گەشتی تر لەم جۆرە ڕێک بخەن ئەمە قەدەمی ئەوەڵی من بوو بە پێڵاوە ئسکەیتەوە تەجروبەی ئەوەڵی من بوو و قەستم هەر ئەمە بوو کە بۆ مەسافەتگەلی فاصلەیەلی فرێتر بۆ کشوەرگەلی تر ئەم کارەکەم بۆ پەیامگەلی تر جیهانی بگەین بەخەڵ کاک محەممەد زۆر جار کە پاسکیل سواری ئەمانەوە بیکەین بە کەلتور ینی بۆی کە بتوانین زۆربەی کەس بەکاری بێنێ هەر بۆ گەشتێکی دوورێژنا بۆ کار و پیشێ ڕۆژانەی خۆمان لە ڕۆژهەڵات خەڵکێکی باش بەکاریێنێ بۆ کاری ڕۆژانەی خۆیان هەیە وەلی زۆر نە بەداخەوە لە ڕۆژهەڵات باسکڵ بە وەسیلێکی تەفرێحی بۆ منداڵان نەبینە کاتی کە تەمەنە چێتە سەر تۆزێ پێیان سەنگینە یا هەی باڵین دووچەرخە بۆ تەمەنبان نابی هەمانە تەمەنبان سریری و هەمان گروپی دووچەرخە سواری پایسکڵمان هەیە وەلی تۆزێ کەمتر لە کشوەرگالی ئوروپایی بازی کشوەر هەیە وەک پۆلەند زۆر دووچەرخە باسکڵ سواری هەیە بەداخەوە لە کشوەرەکان خۆمانە تۆزێ کەمترێگە من خۆم بۆ ئیش ئەڕۆم زۆر دووچەرخا بە مەگەر ئەوەی کە باران بارێ نایبە سەختە سرد بێ گەرم بێت دووچەرخا بم بووە لە هاوین زۆر گەرم بووە خەڵک گەیشتووە پێم دیت وەڵای زۆر تاقەت هەیە ئابم هاوینە دووچەرخە سواریەکە من علاقەیە عشقە لەزەتی لێ سڵامەتی دێنێ دووچەرخە بە تایبەت بێ ئیمنی ڕعایەتی لە پایە سەلامەتی ئیمنیت بێ هۆشۆ بێ ئازاری خەڵک نەدەی لە سەمتی خۆتەوە بڕی بە بڕوای من وەسیلەی زۆر جوانە من ئاسان تەگەم بایسکڵە وەمە هاوڕێ وەک ڕەفێقی فراو پێم خۆشە هەر سەیارەیشم بێ ئەفرۆشم وەلی بایسکڵە نافرۆش کاک سەیوان سنە شوێنی هەیە بۆ پاسکیل سواری بۆ نمونە لە لای ئاویێرەوە شوێن بەڵێ کە لە مەیانی کە مانێک مانست بەناو مەیانی خودی کۆزە بەشان بێ ئێسڵاکە لەو حەنە کە خودێ لاینێکی دووچەرخە سواریکمان هەیە کە مەسافەتێکی کۆلەن دوور و درێژێکە دایانیا تەرخانیان کە لە خودێ شارەوانی سنە کە هەستمان بەڵێ لەکوێیە ئەمە لە خودی ئاویێرەوە کە هەست لە ئاویێری سنەوە هەست بەڵێ لە ئاویێری سنەوە هەست کە بعد پیسێکیش دووچەرخە سواریمان هەست کە لە 22 گۆڵانی شاری سنە شوێنێکی تایبەت بەڵێ شوێنی تایبەت کاک مازیار
تاکەی لێرامێننەوە و بڕیارتان ناوە چۆن بگەڕێنەوە هەر بۆ ڕێگەی کاتون ئەو ڕێگایگرنەوە بەر بگەڕێنەوە یاخود لێرەوە ڕێگەیەکی کاگرنە بەر بۆی بگەڕێنەوە بۆ شاری سنە وڵای ئمڕۆ گەرگمان و دەگەڕێنەوە بۆ سنە و پایانی مەسیرەکەمان هەرم 226 کیلومترە بوو لە سنە بۆ سلێمانیا و بۆ بەرگەشتمان گەرگمانە بە سیارە بگەڕینەوە بەتایبەت تۆ کە زۆر هیلاکە بێت دەتوانین بەڵام تایمێکی زۆر مانگەرەکە چەند ڕۆژی تر مانگەرەکە کە تایم بە پایسکل بگەڕێنەوە دۆسەکانمان کاریان هەیەەوە ئەو وەختمانە نییە لەشتان ساخ بێ کاک محەممەد لاتان وایە بۆ ئەوەی کە پاسکیل سواری بکرێت بە کەلتورێک لەنەو خەڵکە زیاتر گرنگی پێ بدرێت ئەبێ لە چیە هەنگاو بنرێت ئەو عیبەی کە وتر جەنابەت ئەبێت لە کیوە کاری لەسەر بکرێت بۆی کە ئیتر ئەوە نەم وشەیە یان ئەم قسەیە هەر نەمێنێ هەر نامێنێش هەر شتێ هەر تەغیری زمانی لازمە بباشن جادەی کە سەیرەکەی خەتیکی مستەقیمە تۆزی 1 دەرەجە کەج بەرە و دیار نییە کە کەجە بوویتەسە وەلی وەختی زۆر زەمان ئەبا ئەوێنی لەو جادە زۆر دوورە بوویتەسە هەر شتێک لەسەری کار بکری زمانێکی گەرەگە تایمێکی گەرەگە کە بێتە بە فەرهەنگ و بێت بە شتێکی باش و لە ناو خەڵکە جێکەوێت و وەک کارتی ئابربان نازانێەوە چی بیاڵێن کارزانێک کە لەو ئەوڵەوە هاتە ناو خەڵک زۆر بە ساڵاتچووەکان باوەڕیان پێ نەبوو کە ئەو کارتانە هەر باوەڕیان بە پارەی نەخت باوەڕیان بە پارەی نەبوو وەلی دوای شاید 5 ساڵ 6 ساڵ چەند ساڵ دوایەوە ئایسە هەموو بە ساڵاتچووەکانی کارتی ئابربانیان هەیە پارەیان زۆر کەمترە تەغیرات زمانی گەرەگە ناتانی زووبەری بگری ناتانی زووبی ئەبێ وابێ زەمان ئەبێ چاکەکان دووچەرخە لە ناو خەڵکە بناسیێنی پیان بڵی فەرهەنگی دووچەرخە سواری چۆمی ئیسفادەکردن لە دووچەرخە وانە پیان بڵی یەواشەواش تا ئەو ئینسانیشە خۆی تەجروبەیگە بازی شتل ئەبێ ئینسان خۆی تەجروبەیگە تا تەجروبەی نەگەی باوەڕی پێ ناگەی بازیجە ئەو کاریشی تایمی گەرەگەوە زۆر باشە کاک سێوان بەدەر لەوەی کام پاسکی سواری کاری ڕۆژانەی خۆ چییە؟ من مازیارەڵێ دۆستەکانم کاریانێ بێ زوو بگەڕێنەوە من ئیشی خۆم کە کارێکی لە بەحسی ئایتیە کارەکەم پرۆگرامینگ و بەرنامەنویسیە زۆر باشە کە تەخەسوس و ئیشی خۆم هەرەوەیە کە لە سنە مەشغوڵم و بەسوودە ڕیمۆتیش فعالیت و ئیشەکەم بۆ کشوەرگەلێکی دەرەو لە وڵات ئێمە زۆر سپاسان مەمنون لە بەرنامەکە ئامادە بوون مەمنون بۆی کە و پەیامە جوانتان هەڵبژاردەوە بۆی کە کاری لەسەر بکەن خزمەت بە کوردستان بکەن دەستان خۆش احترامداندانەوە ئێمەتان داوت بوون بۆ بەرنامە جوانتان زۆر لە خەڵکی سلێمانیە و دایرێ وەرزش و هەمووتان سپاس زۆر سپاس لێوە سەر چاومانات سلامەت منیە زۆر بەخێر